لجنەی هاوئاهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات سێمینارێکیان لەبارەی بایکۆتکردنی شانۆی هەڵبژارنەکانی مەجلیسی ڕژیمی ئێران و کاریگەری بایکۆتی هەڵبژارنەکان بەڕێوە برد. لەو سێمینارەدا نوێنەری 6 ڕێکخراوی لاوەکانی کوردستانی ڕۆژهەڵات لەبارەی چەندین پانێلی جیاوازدا باسی خۆیان پێشکەش دەکەن. لەبارەی چۆنێتی بەڕێوەچوونی ئەو سێمینارە پەیامنێرمان کەیهان محەممەدنیژادمان لەگەڵ و زانیاری زیاترمان پێشکەش دەکات. بله، ئەوە بۆ جارە یەکێک و ڕێکخستنên ciwanên Rojhilatê Kurdistanê lêjneyekê hevahengî pêk anîn û her vî lêjneyê jî ew semînara li dar xist. Çend layenên rêkxiravên ciwanên Rojhilatên Kurdistanê lêjneyekian pêk aniye û ew semînara ji li dar xistine. Dixwazin di vê semînarê de li derheq baykotkirina şanoya hilbijartina nûnerên Meclisa Rejima Îranê û her wisa bandora hilbijartinê biaxivin. Em ê li derheq vê baykotkirnê û ew semînarê de ligel Birêz Celal Rewanger biaxivin û ew dê zanyariyê zêdetir bide me. Birêz Celal, her wek ku em dibînin ew semînara dê bê li darxistin û li derheq baykotkirina şanoya hilbijartina nûnerên Meclisa Rejimê de ye. Narokên vê semînarê çi ye? Eger tu zanyarî zêdetir bidê me baştir e. سمیناری ئەمڕۆ کە لیژنەی هاوەهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات پێکهاتوو لە 6 لایەن کە بەڕێوەی دەبن ئێستا بەداخەوە یەکی لە لایەنەکان نەیانتوانی بەشداربوون و 5 تەوەری سەرەکی بەڕێوەوە دەچێت کە هەر کام لەو بابەتانە لێرەدا باس دەکرێت. یەکیان باس لەوەی کە مەبەستمان چییە لە بایکۆتی هەڵبژاردنەکان. کۆماری ئیسلامی بۆ ئەو شانۆی بەناو هەڵبژاردنانە بەڕێوە دەبا. چۆنیەتی ڕەوایی وەرگرتنەوە لە هەڵبژاردنەکاندا بەنسبەت کۆماری ئیسلامی ئێرانەوە و کۆمەڵی باس و بابەتی تێکرد لەم سمینارەدا تاوتویان دەکەین لەلایەن ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات. Di vê semînarê de 5 aliyên beşdar yên rêxistinên ciwanên Rojhilatê Kurdistanê di du panêlin cuda de axaftinên xwe pêşkêşî amadebûyan kirin. Di panêla yekim de nûnerên Yekîtiya Ciwanên Demokrat a Kurdistana Îranê, Komeleya Ciwanên Rojhilat û Yekîtiya Ciwanên Demokrat a Rojhilatê Kurdistanê axaftinên xwe pêşkêşî beşdarbûyan kirin. لە ڕاستیدا گەلی ئازری بە درێژایی چە ساڵی ڕابردوو بە ژوورێک لە جۆرەکان وەکو سوپاپی ئیتمینانی سیاسەتەکانی نیزام عملی کردووە. لەبەر ئەوەی کە تەنیا مەسەلەیەکی ئەوان ڕەنگ بینە دەگەڵ فارس کێشان لەسەر هەبێت مەسەلەی زمانەکانە دەنێو ساختاری قودرەتدا دەنێو ساختاری اقتصادی ئێراندا جێگە و پێگە و شوێنگەی تایبەتی خۆیان هەیە. بۆیە کورد نابێت ینی چاو بچێتە خانەی بربەرەکانی دەگەڵ لەو شوێنانێکی کورد و ئازەری دەگەڵ یەکتر دراوسێنە نابێت بچێتە خانەی بربەرەکانی دەگەڵەوەی کە ئەوە نوێنەرێکی ئازەری دەچێتە مەجلیسێ. ئەساسا نوێنەری کوردی ئازەری بچێتە مەجلیسێ هیچ لە قەزەی ژیانی و خەڵکی ناگۆڕێکە لەوێ هەیە، بەڵام ئەوە پیلانێکی ڕژیمە و هەموو ساڵێ ئەنی هەر 4 ساڵ جارێک لە سەردەمی هەڵبژاردنەکانی مەجلیسێدا بۆ تحریک یا بزواندنی ئەفکاری عەڵمی کوردستان بەکاری دێنێ. هەروەسا di panêla doyem de jî saziya ciwanên xebat a Kurdistana Îranê û saziya ciwanên azad a Kurdistanê axaftinên xwe pêşkêşê amadebûyan kirin. ئێمە توانیمان دەنگمان بگەێنین بە لاوانی کوردستانی ڕۆژهەڵات و ئەوانیش هەروەها دەنگی خوانیان گەیاندەوە بە ئێمە. هەرەوەی کە ئێمە دەبینین لە ڕۆژانی ڕابردوودا بەرحاڵ ئەوەی کە دەڵێن گرتەی ویددیۆیی، ئەوەی کە دەڵێن وێنەیە نەردراوە، ئەوەی کە ئەوان بۆ خۆیان دێن لەسەر شەقامەکان و لە نێو شارەکان گرتەکانیان بڵاو دەکەنەوە کە ئێمە بەشداری ئەم هەڵبژاردنە ناکەین و بە شانۆی دەزانین ئەمە نیشان لە هاودەنگیەکی مێژووی لاوانی کوردستانی ڕۆژهەڵاتە کە خۆشبەختانە ئێمە پێمان وایە وەکو لێژنەی هاواهەنگی تەئسیرێکی باشمان بۆ لەوەی کە کۆدەنگیەکە بێ، لەوەی کە پێکەوە بوون و ئیتحادێکی باشە بێت لە نێو لاوانی کوردستانی ڕۆژهەڵات. Di vê semînarê de heyetên her 5 rêxistinên beşdar jî amade bûn. بله، هرچاو که اون دزانن جی حزب روشهڵاتی کوردستانی جی شانۆ هەڵبژاردنە نوێنەری مەجلیسا ڕژیما ئیرانی بایکۆت کرد و gelek opozîsyonên îranî jî û her wisa çend aliyên dinê jî ew şanûye baykût kirine û her wisa lawanên an ku em bêjin rêxravên ciwanên Rojhilatê Kurdistanê jî bi avayên cuda bi şêweyên daxuyaniyan û her wisa kempên ew şanû